بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نزیکبوونەوەی لە 50 پلە کاریگەری کردووەتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان و کاسبکارانی سنووری گەرمیان و ژنگە پارێزانیش کەمی ڕێژەی سەوزایی لە سنوورەکەدا بە هۆکارێکی سەرەکی دەزانن بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما. و بۆی گەرماوە خەڵ ناتوانێت لە ماڵ دەربچێت، خەڵ ناتوانێت مەعیشەتی خۆی بە تەواوی دابین بکە. ئێمە خەڵکی گەرمیانی ئیدارەکەین لەم شوێنە، خەڵکی شارێکی تربی تێری ناتوانێت لێرە ئیدارە بکە. ئێستا لەم کاتا لاما دەرەجەی حرارە نزیکەی 50 ئەو ناوەوێ. ئاوی سیروان ئاوسێمانە، ئەگەر سوودی لێ وەربگرێ بکرێتە شوێنێکی سەوزایی بۆ چواردەوری پشتوێنەی کەلار، یاخود بۆ باخچەکانی ناو شار سوودێکی باشی لێ وەربگرێ، یاخود بەنداوێشان بەنداوێکی لێ دروست بکرێ لەبەرەوە ئاوەکەی پەنگ بخواتەوە هەم فێنکایەکە بۆ شارەکە هەم ئاوی ژێرزەوی ئەم ناوە زیاد دەکا. بەڵام حکوومەتی هەرێم تا ئەم دەقەت نەیتوانیە سوود لە ئەم شتانە وەربگرێت. جیهاد دەلۆیی ڕۆشنبیر و نووسەر تاکە هاوڵاتی سنووری گەرمیانە کە ماوەی 4 ساڵە و لەگەڵ هاتنی وەرزی هاویندا چەتری سپی بەکار دێنێت بۆ ئەوەی پارێزراو بێت لە تیشکی خۆر و تینی گەرمای هاوین. ئەو نووسەرە خوازیارە هاوڵاتیان بەکارهێنانی چەتری سپی لە هاویندا بکەن بەنەریت. لە 4 ساڵە بێت من ئەم چەترە بەکارهێنامە لە گەرمیان کە یەکەم کەسم ئەم شتە بەکارهێنامە. زۆر کۆمەلگان شتێکە تەبیعیە خاصن لە سعودیە و لە خەلیج ئەوە شتێکە عیبە نییە. بۆ ئەوە پێشنیارم کرد ئەوام کرد لە بازرگانەکان چەتر بکڕن، هەم قانجاز خۆیان ناحیە بازرگانی، هەم قانجاز ملەتە با ملت ئەم دیاردە با بەڵاوە بێتەوە تەشەنە بسێنێت تا لە حکم عیبە دەربچێت. هیچ عیب و عارێ لە تێ نییە، شتێکە تەندروستیە. هاوکات چالاکوانانی بواری ژنگە ئاماژە بۆ ئەوە دەکەن کەمی ڕێژەی سەوزایی و سوودوەرنەگرتن لە ڕووباری سیروان بۆ دروستکردنی پشتێنەیەکی سەوزایی هۆکارێکی سەرەکیە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما. هەرچەندە ڕێبواری سیروان لە ئەم دەڤەرەیە بەڵام ئەسڵ استقلال نەکریا و هەروەها پشوێنی سەوزایی نەکریا. ئێمە پێویستمان پشوێنی سەوزایی لە ئەم شوێنانە بێگومان ئەگەر سەوزایی بێت هەرچەندە ڕێژەی سەوزایی لە گەرمیانە تا ئێستا نەگەیشتە ئاستی پێویست کە 15 سەر ئێستا لە گەرمیانە 7% کاریگەری زۆر هەیە. ئەگەر سەوزایی بکرێ بگەی ڕێژەی خۆی ڕێبواری سیروان هەیە ئەتوانی بەکاری بهێنی بۆ ئەوەی ڕێبواری سەوزایی زیاد بکەی لە ئەم ناوچەیە. ئەوش کاریگەری هەیە لەسەر ئەوە پرەی گەرما دابەزێن لە ئەم شوێنانە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە سنووری گەرمیان جگەلەوەی گۆڕانکاریەکی سروشتیە لە وەرزەکاندا ڕوو دەدەن. لەگەڵ ئەوەشدا کەم تەرخەمی حکوومەتی هەرێم لە نەگرتنەبەری ڕێوشێنی ژینگەی و سوودوەرنەگرتن لە داهاتی ئاوی سەر زەوی و ژێر زەوی هۆکارێکی ترە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما. پشتیوانمەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.